وەک دەزانن سەیدای بەرزانی گەلک ئێش و نەخۆشی دەرد و کول ببوونەیە 113مین ساڵڤەگەرە جێدایکبوونا مستەفای بەرزانی و بە ئامادەبوونا ژمارەك سیاسەتمەدار و ڕەوشەنبیر و کەساتیە نەوەلدار نویسنگەها ئەنجومەنی خۆجەهیە پەکڕەوان نەسڕەدین برهێک لە دەڤەرا چل ئاخا و ئالیان سمینارێک لەسەر کورتە ژیانە بەرزانی هات پێشکەشکردن ژە ئالیێ ئەندامی خۆجەهی عەلی فرسۆ تێدە بەحسە ڕۆلا بەرزانی دشیارکردنە هەستێنەتەوی دوێ سەردەمێ ڕۆژێک دیرۆکی ڕۆژێک تایبەت ای روز امتف آماده بونا الأوفیسا انجمنا خوجهی آپاکروان رصدین برهک باجار چلغا هرم آلیا ببجدار بونا ملت و دوست و حوالی خوا ناش بیرکردن افروجک تایبەتیک مندیکوی هەیە لە سەر دلێ کوردا بتەواهی ژبەر ئەڤ ئیرۆ ڕۆژێک پیرۆزە ڕۆژە دایکبوون و زانە باوێ کوردا مەزن مەڵە مستەفا بەرزانیێ نەمرە ئیرۆ ئەڤ ڕۆژە هانێ ناش بیرکردن ژبەر ئەو خودیێ دانی بۆ ئەو ڕێبازە ڕاست و درست و دراستەقین بەرزانی نەمر باوێنەتەوە کورد وەکە ئیرۆ ئەدبێژن بەلکی بیرە هەموو کەسی دەیە زارۆک بن کال بن ژن بن مێر بن بیرە هەر کەسی دەیە بەرزانی نەمر ئیرۆ ئەمووی دبینن وەکە ڕەمزێکیش کوردارە یعنی نەبەس ئیرۆ بیرانی تەنیا ئەزبێژن بەلکی گاوێ سعاتی دبیرە چ کەسێک کوردەیە هەروەها بۆێبوونەیە شاغێ نهانیە پارتا دیموقراتی کوردستانی سووریا وێنەیە بەرزانی دیاری ئۆفیسا ئەنەکەسێ لە چەلاغا دکرد ڕۆژەکە نەتەویە بڕاستی ڕۆژەکە گەلێکی خۆشە ڕۆژەکە سەرکەتنەیە و ڕاستیژی چ مڵەتی دینەیە هەنا سەرۆکێ وا هەنا و سەرۆکی مڵەتی کورد و باوێ نەتەویە کورد مڵە مستەفا بەرزانی ئیرۆ مەبناوی لە قانها پارتی دیموقراتی کوردستان دەڤرا ئالیا سوورەتێک دیاری خۆجەهیە چەلاغەیە نەسڕەدین برهێک یا ئەنەکەسێ کرد ئەم هێویدار جهێ ڕازەمەندیەبی دەما مرۆڤ خۆدی دەبیستان ڕۆلا نەتەوی و بەرخۆدان بە هەلبەت مرۆڤ جهەک تایبەت بگرە دە دلێ ملەتێ خۆدا بەرزانی مەزنترین کەس بوو دە سەد ساڵا بوریدا کودکاری بوو بە باوەری و دسۆزی ئەخوا داوێکێلیکێ ببە باوێنەتەوا گەلێ کورد بەرزان حسین باژارێ چل ئاخا ئار